السلام عليكم هاوريان شلون ورثة خالتمان بويات. السلام عليكم تنقو باستان شلون هاوريان باش نشكر. دقيقة كرة مقطعنا ماوك دقيقة كي مشكلة ولا حكمتي خومن بمان مع جدواك چی با 6 مانگ 5 مانگ دقیق دواکەوتوم بەخشن دەبن. هاوڕێیان ئەمشەو باسی فێربوونی زمانی ئینگلیزیەکەین و هەنێک تەکنیکتان پێڵم لەسەر فێربوونی زمانی ئینگلیزی کە زۆ گرنگە بن ئینشاءالله. باک تۆز بۆستین هاوڕێیان لەوە ئەچێت کومنتەکانتان لەپوشێمەوە بەجددی چکە حەزەکەم گوێم بۆ بگرن هەر بمێنێن ئینشاءالله. زۆر ڕێز و سڵاو هەیە بۆ هەمووتان. ئێستا ئەچم یەک دەقە با کۆمنتەکان لابەرم. زۆر باشە ئێستا نزیکی 250-260 کەسمان لەگەڵایە. هاوڕێیان سەلام عەلیکم. 3 بارە 4 بارە هیوادارم هەر هەموو لایەکتان باش بن و من چای خۆم حازر کرد. هیوادارم ئێوەش چای خۆشتان لابێت. جا طبعا پێشەوەی بم بۆ ئێرە 3-4 نوعی چای دووغەزال و ئەحمەد و نازانم ئەمانەم هێنا لەگەڵ خۆمە. ئەیتر بە دەرزییان خۆم ڕۆژی یەک جار چا خۆم قەدری و چای لای خۆمان بزانن. هەرچەندە لێرەش خوا هەڵناگرێت چای خۆشی لێیە بەڵام چاکەی خۆمان تامی هەر خۆشە. طبعا ئەم شەو هاوڕێیان زۆ گرنگە بوو هەم ئەوانەتان کە ئینگلیزی تازە بەتەمان فێری ببن یان کانێکی زۆر کەمی لێزانن یان ئەوانەتان کە خەریکن فێری بن یان ئەوانشتان تەنانە کە ئیزانن. یعنی ئەم قسانە باوەڕکەن کە چۆن وڵی ئامادەمە کرد ئەم لایڤی یعنی خۆم ئامادە کرد بۆ ئەم لایڤی ئەم شەو تۆزنەمەوە پێش یعنی خۆم ڕاستەکەی زۆری سفادەم لێ کرد. یعنی هەنێک شت هەیە ئینسان پێویستەکە یادی خۆی بخاتەوە بەڵام با حەزەکەم یەکسەر بچینە ناو مۆزوعەکەوە بۆی ئەوەکەم یارمەتیتان بەم. ئەگەر بتوانن دەفتەرێک قەڵەمێکتان پێ بێت جارجارە هەنێک شتەڵم لای خۆتان وەکو ڕووس ئەقلام بینووسن خراپ نابێت بەڕای من. پێش هەموو شتێک کاڵی فێربوونی زمانی ئینگلیزی یعنی چی؟ جا هەوڕێیان باس بخوا یەک دەقە بۆستن با ئینێ بکەم. زۆرم حەز لەوەیە مۆسیقایەک لە باگراوندەکەمە ئیش بکە هەر بۆ خۆشم تۆزێک ئاوا ئیشەکەم خەمە سەر ئەم دەقە گوێتان لێیە؟ ئەم گوێشتان حەز ناکەم زۆر گوێتان لێبێ حەزێکم خۆم گوێم لێبێ بۆی تەرکیزتان نەپسڕێنم. Just give me a second. 2 more seconds. Here we go. طبعا ئەم شو باسی فێربوونی زمانی ئینگلیزیەکەین. پێش هەموو شتێ کە باسی فێربوونی زمانی ئینگلیزیەکەیت خوا ئاوڕێم باک دەقە واسی لێبێنەکەینەک ئەوەی لێ بکەم باشترێکە کە باسی فێربوونی زمانی ئینگلیزیەکەین لە هەموو جۆرێکی فێربوونە. ئیتر ئایا فێربوونی زمانی ئینگلیزیە عەرەبیە یاخود شتێکی ترە ینی فێربوونی هەر شتێکی ترە پێویستەکە تێبگەین لەوەی ئەو شتێکی ئێمە فێریە بین چییە. ینی بۆ نمونە هەر جارێکە ئەتەوێت شتێک فێر ببی دایما لێشی بەرە وڵە بنە ئەم شتێ من کەمێ ئێستا بۆ نمونە تۆ ئەتەوێت فێری کۆنفۆ ببی وانە کۆنفۆ چییە؟ وەرزشە وایە زۆر گرنگە بزانی ئەکەوێتە چ بابێکەوە. لە وەرزشا چی گرنگە؟ جوڵە شتە ئەساسێکەیە تەڵانەوە گرنگی ئاگایی و مێشکۆوانش زۆر گرنگی هەیە بەڵام لایەنێکی زۆر سەرەکی ئەوەیە کە تۆ جەسەد بەکاربێنی کۆنفۆ هەتا ئەوەرە با من باسی کۆنفۆ بۆ بکەم هەتا تەقلەیەکم بۆ لێنەی لێ نازانی ئێوانێ فەتحی نەگەیتەوە ئەوسا خەریکی شتانە بووین. کە فێری زمانی ئینگلیزی شەبیت ئەبێ بزانی کە ئەم شتی تۆ فێریە بیت زمانە. زمان زۆر کاتێستا من دیقەتم ماوە لە کورسانی خۆمان هەنێک جار هەنێ وەهم بۆ دروستە بێ بۆ هەنێک لە ئێمە وا ئەزانی نەزانی طبعا ئەمە زۆر خەتەرە لە هەموو شتێکە. یعنی بۆ نمونە کەسێک تۆزێک مثلا ئەزانێت قسە بکە قسەی بەسیط Good afternoon, how are you doing?
my name is Mohammed Fateh, I'm from the city of Soleimani. ئیتر وازانێ دنیای خۆیەتی کە ئاواتۆزە قسەکە. ئەمە زۆر غەڵەتە. ئەگەر وا بزانی ئەو ئینگلیزی کە ئێستا ئیزانی پێی بگەمژێنرێیت، خۆتی پێ بگەمژێنی. زۆر وازە حەبم لەگەڵتانە. لەبەر چی؟ لەبەرەوەی لەم دەقەیە تۆ چۆنەڵی دوگمەی ڕەخنەگرتن لە خۆت وەستانووە. جا ئینسان کە ڕەخنەشی نەگر لە خۆی ناتوانێت خۆی بەرەو پێشەوە بەرێ. ئەو زۆر گرنگە. کەواتەمە بەس لێرە لە چیەوەی زمان ئەوەی کە ئێمە فێری بین ئێستا زمانە. زمانیش چەند لایەنێکی جیاوازی هەیە. یەکەمیان کە ئێستا ئەم شەو دیاریم کردووە، ینی بە پێی تەسەلسول، لسنینە، گوێگرتنە، دوای ریدین خوێندنەوەیە، دوای ئەوە سپیکین، دوای ئەوە ڕایتین. تەسەلسولەکەی زۆر گرنگە. ینی listening, reading, speaking and writing. هەستم کرد ئەم نەوعە ئەوەنی بیرم لێ کردوەوە زۆر باشە. گوێگرتن و خوێندنەوە و قسەکردن و نووسین. باش نییە؟ پێش ئەوەی بچمەنەوە وردەکارەکانی ئەم چوار بابەتەوە، حەزەکەم یەکشت بزانین. زمان هەڵگری کلتورە. یعنی ئەو شتێک کە تۆ فێری بی زمان چییە؟ یەکێک لەو شتانی کە بۆتەکە زمان ئەوەیە یەک کلتورە خاتە ناو تۆ. ئێستا بۆ نمونە من تورکیە زانم، ئەوانەتان کە تورکیە زانن، یعنی یەکێک حتا تورکی نەزانی هەنێک ئەسڵەن هەست هەیە ناتوانی دەری ببڕی. یعنی هەنێک هەست هەیە زۆر تورکیانەیە. مەسەڵەن جۆرێک لە کۆمیدیا هەیە زۆر تورکیانەیە. یعنی بە کوردی ناکرێ، هەر بە کوردی بیانە بیکەرەوە بە کوردی گاڵتەت پێیە. بۆ لەبەرەوەی کلتورێک دەوری ئەو قسانەی یاوە کە کەسێکی تورکە کاتە پێکەنین بۆ نمونە. باش نییە؟ لە هەمان شێوە زمانی ئینگلیزیش هەڵگری کلتورێکە. تۆ کە فێری بی دوازانی مەسەڵەن هەر ئەڵەی چوزانم ئەڵەی let me talk to you. ئێتر وازانی دنیا هە مەسەڵەن بنەوەعشی خۆش قسە ئەکەی بە ئینگلیزی، ئیتر وازانی تۆ لەو سەری ژیان هاتوویت. تۆ ئەمە غەڵەتە. بۆ چونکە ئەبێ بزانی ئەم زمانی تۆ فێری بی تەنها ئەو زمانە نییە کە قسەیەکی مەسەڵەن چی پێڵێنە ها conversations کە حێوارێکی بەسیتی پێ دروست بکەیت. ئەمە نییە. بگرە چییە کلتورێکە لەگەڵیا کە تۆ ئەتەوێ ئەم زمانە فێربی ناکرێ بێ خەریکی ئەم شتانە بیت و ئاگاو لە کلتورەکە نەبێ. وانە؟ یاخود کە بەر ئەم زمانە ئەکەوی کلتورەکەشی لەگەڵا وەرنەگریت. دائیمەن تۆ بۆی بڕەخنەگریشی باش بی لە هەر شتێک پێویستەکە جوان شتە ئیستیعاب بکەی. وانە؟ جارێکە فێری بە جوانی وەکو ئینگلیز قسە بکە، وەکو ئینگلیز بیرکەرەوە، وەکو ئینگلیز بخوێنەرەوە، وەکو ئینگلیز بنووسە، دوای ئەوە ڕەخنیان لێ بگرە. بەس لە سەرەتایە ئەداتەکانی فێربوونی وەرگرتن بە ئینگلیزی ئەبێ لە خۆتا تەثبیت بکەی، ئەها چۆنەڵێ ئینستاڵی بکەی. اینجا یەک شتی تریش ئەبێ ئەو بزانی ئینگلیزی قسەکردن یان فێربوون یان نووسین یان تەنانەت خوێندنەوە is a way of thinking، جۆرێکە لە بیرکردنەوە. یعنی بۆ نمونە ئێستا دیقەتی خۆتان بنەوانتان کە تۆزێک ئینگلیزی زانن کە بە ئینگلیزی ئەخوێنیتەوە یان کە بە ئینگلیزی قسە ئەکەیت یان کە بە ئینگلیزی ئەنووسیت، جۆرێک هەستەکەیت مێشکردنەوەی تری کارەکە. بۆ لەبەرەوەی ئەو کەلیماتانی کە ئینگلیزین هەڵگری جۆرێک لە فەرهەنگ و بیرکردنەوەن. واد لێ ئەەکەن ئێستا زەختت لێ ئەەکەن کە بیرکرد. ئێستا بۆ نمونە کە تۆڵی because یان بۆ نمونەڵی for instance، وانە بۆ نمونە لە کوێ بەکاریهێنی لە ئینگلیزیە تەنانە ئەم شتانە یەنە سەری بە هەنێک لەم نمونانە یەنە سەری ئەگەر کە مەجاڵمانە بێت ئینشەڵڵا. هەوڵێم زۆر کورتیکەمەوە بەڵام لەگەڵ مابن بۆی جوان بتان خەمەنە و عالەمی ئینگلیزیەوە بۆی بزانن خەریکی چین ئەتان ئێفێری چی ببن تا ڕادەیەک. ئینجا دوایە وردەوردە ئێستا ئێمە سەر تەکنیکەکانیشی. یەک شتی تر زۆر گرنگە وەکو مولاحەزە بێتانەڵام ئەم تێبینیانە لە سەرەتاوە کە تۆ ئەتەوێ زمانێکی تر فێربی ناکرێ بە کوردی بیرکەیتەوە بۆ زمانە بشتەوە زمانە فێربی، ئەبێ بیرکردنەوە بکەی بۆ زمانە. یعنی بۆ نمونە ئێستا کەسێک کە پێتەڵێ مەسەڵەن ئێستا تۆ چیدە بەناو بازاڕ وڵی سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه، وانە ئێتۆ بچۆرە ناو کافەیەکەوە لە دیسی وانە لە واشنگتن، ناکرێ بڵی سەلام عەلەیکوم، وایە ئەڵێ چی؟ مەسەڵەن ئەگەر لەم بەیانیانە بێ ئەڵێ good morning everybody or hello my friend، چوزانەمە ها قسەیشی ئاواکەی. ینی بەپی سیاقەکە تۆ ئید باشە. بەس ئەم قسانێکی ئیکی لێرەیە چییە؟ هەڵگری چییە؟ ئەبێ وا بکەی کە لەم کاتانەیە
تۆ بە ئینگلیزی بیر بکەیتەوە. ئێستا من لە باسی مەرحەلەی فێربوونەکەم. لە مەرحەلەی فێربوونە تۆ بێ هەوڵ چکە ئەگەر بە ئینگلیزی بیرێ نەکردەوە چی ئەەکەیت؟ ئەم بەس طبعا ئەم قسەی کە ئێستا ئیکەم مەقسەدم لەوانە نییە کە سەرەتای دەستپێکردنی فێربوونی زمانی ئینگلیزیانە. مەبەستم لەوانەیە کە لە ناوەڕاستانیان تۆزە لە پێشەوە. چی ئەەکەی؟ ناکرێت لە مێشکی خۆتا بەردەوام تەرجەمە بکەی، ینی بە کوردی بیر بکەیتەوە بیکەیتەوە بە ئینگلیزی، وانە ئەبێنە یەکسەر ئینگلیزیەکە بڵێ. بۆی ئێستا چۆن من ئاوا بە کوردی بە ئیسراحەت قسە ئەەکەم، ئاوا ئیسراحەت بە، وانە بەس بۆی ئەمەد پێبێ ئێستا ئەو مەجموعە شتی کە لە تۆزێکی تر باسییانەکەم زۆر گرنگن تۆکمەیان کە تۆکمەتکردن وەکو دارشەقوان بە ئاسانی ماوەیەک ئاوا بەکاریانێنی دوایەوە فڕیانەی خۆت قاچەگریت و چیتە سەر پێی خۆت و قسەی خۆتەکەیت، خوێندنەوەی خۆتەکەیت، نووسینی باشە نووسیت ئەوانە. بەڵام ئەوە زۆر گرنگە کە تۆ ئەگەر لەو بابەتە بێت کە تەرجەمە نەکەی لە مێشکی خۆتا، ئەوە بە قسەکە بکە، بخوێنەرەوەیان بنووسە، هەمووشی بە ئینگلیزی. بابینە سەر ئەم چوار شتێک کە باسم کرد لە سەرەتا، ینی گوێگرتن، خوێندنەوە لەگەڵ قسەکردن و نووسین. طبعا هاوڕێیان یەک شتەیە زۆر پێی پەستە بم لەوانەی لای خۆمان کە فێری ئینگلیزیە بن بەجددی شتێکی باش ناکەن کە یەکێک لەم چوار لایەنە ئەگرن و لایەنەکانی تر فەرامۆشەکەن لە فێربوونی هەر زمانێک. ئێستا خۆم یەکێک لەو مشکلەکانی کە لە تورکیا هەمە بەڕاستی کاتی خۆی ئیسفادەم لەو مامۆسایانە نەکرد و فێری نووسینێکی باشی تورکی نەبووم. ئێستا تێگەشتنم لی زۆر باشە، ینی سێری کۆمیدیای قورسیانەکەم ئەکەومە سەر پشت و پێەکەن. بەڵام بەداخەوە نووسینم باش نەبوو. مەبەستم چی؟ ینی دایمەن هەوڵ بم هەر زمانێک کە فێریە بیت هەر چوار لایەنەکەی بگرە، هەر چواری زۆ گرنگە، هەر هەموو یارمەتی یەکتریە ناتوان. ئێستا یەنە سەر ئەو بابەتە دقەبا هیوادارم ئەم قسانێکی ئیکەم وەکو ڕووسەقلان بینووسنەوە لای خۆتان، هەستەکەم دوایی یەک سەیری بکەنە هەموو جارێک یان تاماوەشی کەم پێشەوەی بچنە سەر سعیکردن و کۆششکردن لە ئینگلیزیە یەک تۆڵ چاوێکی پیا بخشێنەرەوە بۆی بزانیە تۆ خەریکی چیت، وێنە گەورەکەت ئاگا لێ بێت کە خەریکیشتی خەریکی مەسەڵەن خەتێکی دەیکێشیتە بۆ نمونە ئابڵین وەکو میثالێک. ئەم نەوعی کە بۆم باسکردن ڕاستە من خستومەتە ڕیزبەندیەکم بۆ داناوتومە، مەسەڵەن گوێگرتن، خوێندنەوە، قسەکردن، ئینجا نووسین، ئەمە ڕیزبەندیەکە. بەڵام مەبەستم لەم ڕیزبەندیەوە نییە سەرەتا ئەمە دەست پێکە دوای بچۆ سەرم دوای بچۆ سەرەما، نە ڕیزبەندێکە مەبەستم لە لایەنی ئەوەیە کە خەریکی ئینگلیزیەبی هەر هەمویان ئاگات لی بێ. بەڵام هەوڵ بە بەڕای من ئەم چوار شێوازە چۆنەڵی ئاڵوگۆڕیشی باشت پێکا بۆ فێربوونیشی تەندروست کە توی لە گوێگرتنەوە ئەچیتە سەر خوێندنەوە، دواییتە سەر قسەکردن، دوایوەسەیتە سەر نووسین. بەڵام ئەوە گرنگە ئەم چوار شتە، ئەم چوار لایەنە هەر چوارێن لە هەمان کاتا بکە بەپی کاتی جیاواز. بەڵام وەکو ڕیزبەندیەکە ئێستا ئێمە سەر وردەکاریەوەی کە بۆچی ئەم ڕیزبەندیە گرنگە. Each one of them has its own technique. Okay. هەر یەکێکیش لەمانە تەکنیکی تایبەت بە خۆی هەیە. ینی بۆ نمونە کە تۆ ئەتەوێت گوێگرتنت باش بێ، لە سنینت باش بێ، تەکنیکی تایبەت بە خۆی هەیە لەوەی کە خوێندنەوەت باش بێ. بەڵام هەمویان یاریدەدەری یەکتریشن یەکترن، چکە زمان لە کۆتاییە ئەوەیە کە لە مێشتا ڕۆیە. بەڵام سپیکین و نازانم ریدین و ڕایتین ومانە ئەکسپرشنی جیاوازە، ینی دەربڕینی جیاوازی ئەم زمانەیە کە تۆ ئیزانیت. بەڵام بۆ دەربڕینی جیاوازی ئەم زمانانە یاخود وەرگرتنی جیاوازی ئەم زمانانە پێویستە بە چی هەیە؟ پێویستە بە تەکنیکی تایبەت بەو لایەنەی خۆی هەیە. طبعا ئینشەڵا لە داهاتووە حەزەکەم یەشێکی هەر مامۆستایەکی ئینگلیزیشم بێنم لایڤێکی لەگەڵا بکەم باسی چۆنێتی خوێندنەوەمان بکات، چکە خوێندنەوەش زۆر گرنگە. بەڵام شخصیان ماوەیەکە زۆر ئوفقم پێی کراوەتەوە بە خوێندنەوە. بەڵام ئێستا یەنە سە وردەکارێکە حەز ناکەم چکە نەوە کاتمان نامێنێت لە ئەخیرا ئەمە سەر ئەم لایەنانەی. بابینە سەر okay, technique especially okay. Before that, okay. پێش هەموو شتێک چیت بە هەبێ دەفتەریشی تێبینی جوانت هەبێ. هاوڕێ منی شتان پێ بڵم زمان یعنی جەمال. حتى العربية
ئەو سمەشم زۆر ڕابە بێمە سەر مەسلەی خۆمان. جەمال زۆر گرنگە. جەمال بۆ معنایی کە بزانی لەکوێ ئەوەستیت، لەکوێ دەست پێ ئەکەیت، چ وشەیەک بەکارێنیت، چۆن ئەخوێنیتەوە، چۆن قسە ئەکەیت، چۆن ئەنووسیت، هەموو ئەمانە جوانین، جەمالن، جەمالیاتن. جەمالیاتیش پێویستی بە زەوقە. باش نییە تۆ ناکرێبی بە شێوازێکی زۆر ناشرین فێر ببی. بە شێوازێکی ناشرین فێر ببی، بە شێوازێکی ناشرینیش فێری ئەو شتانەبی کە لە ڕێم زمانەوە فێری بیت و بە شێوازێکی ناشرینیش دوایی دەربڕینە دەبێت. لەبەرەوە پێش هەموو شتێک دەفتەرێکی تێبینی. ئێستا بۆ نمونە من با بڵین لە لای خۆمان مینیسیەوە زۆرم حەز لێ بوو، هەنێ جار شتی باشیان بۆیە لێرە شوێنێکی ترم دۆزیۆتەوە دەفتەرەکڕم. ئەم دەفتەرانە بۆ نمونە دەفتەری جوان جوان، یعنی قەڵەمە سێ چوار ناو بەس قەڵەمم هەیە. یعنی تۆ ئێستا لە ڕۆژێکا جاری لێرەشە با بڵێن من ئەنوا ئەوەشکاڵ دەفتەری جیاوازم هەیە، هی تێبینی وەرگرتن هەر یەکەشیانەوە بۆ شتە بکە. ئەستا حتا ئەمەشم هەیە، ئەمە ماوەی لەمەوە پێش کڕین هایکەیتەوە بۆ نمونە کەلیماتی تیانوسی 1 2 3 ڕاستمێنە. دەفتەرێکی جوان دائنی باش نییە زۆر گرنگە، دەفتەرێکی باشت هەبێ. ئەم دەفتەرە چی ئەەکەیت؟ ئەبێت تقریبا ئەو مودەی کە فێریە بیت ساڵی یەکەم باش نییە، یان ئێستاش تەنانەت کە لە ناوەڕاستییان باشیت لە بوارەکەی خۆتا یەیت چی ئەەکەی؟ یەیت دەفتەرێک دانی زۆر بە جوانی تیاشتیە نووسی باش نییە، منتەزەم بە ڕێک و پێشی، چکە حتا باسی جەمالیاتەکەم کرد. یەیت بۆ نمونە ئەم دەفتەرە ئەکەی بە هاوڕێی خۆت، دەفتەرێکی بچووک ئاوا مەسەڵەن خجیرانەی جوان مەسەڵەن ئەبەم شێوەیە ئەکی بە هاوڕێی خۆت ئەکی بە دەفتەری تێبینی، ینی تۆ لەگەڵ ئەم دەفتەرەیابی بە هاوڕێ بەڕاستی، ئەنی ڕێک وا بیری لەکەنەوە. ئەزانم ئەم قسانە زۆر کلەشەم بەڵام زۆر گرنگە. ئەمە یەک. دوو، دەفتەرێکت زۆر بۆ گرنگە بۆ لەبەرەوەی زمان لە سەرەتایە و تا ڕادەیەکیش دوای ئەوەش چییە؟ حفزە. تۆ تا چەندێک توانیوتە وشە، کڵێشە، ڕستە، فرەیز، هەموو ئەمانە لەگەڵ ئەو کولتوریکە لە ناویانەیە لێ مەشکی خۆتا جێ بکەیتەوە بیپارێزی. باش نیە ئەمە لایەنی سەرەتایەتی. جا بۆیە هەسە ڕیدینمدان لە سنین و ڕیدینمدانەوە لە سەرەتایە، چکە ئەم دوانە وەرگرن کە تۆ ئەخوێنیتەوە تۆ قسە ناکەیت، نایەیتەوە وەرئەگری، کە تۆ گوێ ئەگریت تۆ وەرگری، چۆن ئەش خوێنیتەوە تۆ هەر دیسانەوە وەرگریت. باش نییە؟ لە هەردوو حاڵەتەکە ئامادەم تۆ وەرگری، ئێمە ئەمانەیە ئاستی وەرگرتنەکەمان بەرز بکەینەوە. ئاین لە جیاتی ئێستا من دانیشم ئێستا با بڵێن ئەگەرەوە کێژۆ لەمە نەگرن لەو لاواسێری تەلەڤیزیۆن کەیت و لەم لاواسێرینکی ئەمە لەکوێش دانیشت بێتی بە دەفتەرێکی تێبینیەوە گوێ لەمە بگریت و هەنێ قسەی باشکە ئیکەم بینوسیتەوە. فەرقی هەیە ئەم دوانەوەیە بە کورتێکی گوێگرتنێکی دەفتەرێکی تێبینی گوێگرتنێکی چالاک یارمەتیتەیە لە گوێگرتنێکی ببی بە گوێگرێکی چالاک لە جاتیەوەی ببی بە گوێگرێکی ناچالاک پاسف. طبعا ئەمەش زۆر گرنگە. ئێستا هەوڵەیە وەردەوردە ئینشەڵڵا بێ مەسەری دووشت بەعام ئەڵێم ئەم خاڵە هاوڕێیان، ینی ئەمە تەجربەی شخصی خۆمە زۆر ڕێکەمەند یەکەم اقتراحەکەم بۆتە لە هەموو ئەو قسانێکی ئێستا لە داهاتووە یەکەم. طبعا ئەمانە هەمووی گرنگن. لە هەموو قسانی لە داهاتووە یەکەم ئەم قسەم لێ وەرگرە. ئەگەر چوونە دەرەوە لەم لایڤە ئەم قسەیەتان لەبیر بێ کە ئەتانەوێت زمان فێر ببن. زمان یعنی تەقلید لە کاتی فێربوونی زمانە هەتا وەکوونێ مقەلیدێکی باش بی، لاساییکەرەوەیەکی باش بی، باش خۆت بچوێنی بە قسەکەرێکی ئینگلیز، بە نووسەرێکی ئینگلیز، بە خوێنەرێکی ئینگلیز کە کتێبە خوێنێتەوە، تۆ هەنگایەک نزیکتری لە فێربوونی زمانە. مەچۆ خۆت زەخمکە، نە سەرەتایە مقەلید بە مقەلید، ئەوە کلمێکی شەرعیشە بەکارێنم. مقەلید بە یعنی چی؟ لاساییکەرەوە بە. ئێستا بۆ نمونە با بڵین پرسیارەکەیت Are you talking to me؟ ئەتوانی وا بڵێ ئایا ئەو تۆ قسە بۆ منەکەی؟ ئەشتوانی بڵێ Are you talking to me؟ ئەو تۆ قسە لەگەڵ ناکەی؟ بۆ نمونە سێرێکی سترێس خواردنەوەی هەنێک کەلیمات گۆڕین لە شوێنێک بۆ شوێنێکی تر. ئەمەی دووەمیان تەقلیدی کەسێکی تر. ئێستا بۆ نمونە با بڵین گوێ لە ئۆباما ئەگری God bless the United States of America.
God bless you and bless the United States of America. America. Aha سيركي بيخرة مشتوا. When I was a kid, I used to have a teddy bear. سيركي عزماني شم تقليد كتقليد زوزر عسانا بخوب خير حالتي او كسو كأتيه تقليدي بكي باشنيا تقليد لهم اوشتاني كأتيه فيري ببي استبون منك كتابة خينيتوا بابلين تخلصنا منك دقا بابلين استعم كتابة دريني كان اي خينيتوا لهر شوينيكي مثلا كداني which I assumed charge of my new post مثلا بزانا لشوا ها دواتري جيني سر او بابتي مثلا خوينوا يعني استلي بابلين نسيتي the victor of Hassan Shahid seems to have left no offspring in the male line, but his brother Suleiman had two sons. أهل راكو معك هي وسطهم. أما تشي كم تقليدي هوليم خون بتشوينم بكسيش إنجليز كخوينريشي باشا لإنجليزيا. باشنيا لبرو هولمي لسرتاي فيربونتا إبداع بكي خود بشد بزاني. أيتر خو بالدنيا أنا قوريتوا. هني كبيني ما تعزق ريشي فيربوني زماني زيد خود بالدنيا أنا قوريتوا. باشنيا لبرو مقلدي شي باش أنقصيا وكوبيا متن زوجرنجا لهم وبابتاني كلا دهات ويخنين. نقطة دوام كابتن علم be self-critical بطوانا يعني عضلاتي أول أخوتا دروس كبطواني رخنا لأخوت بقري أما زوجرنجا باشنيا تكات عليكم أندوشتا زوجرنجا يكم مقلدي شي باش دوام هولبا بطواني رخنا لأخوت بقري أجر غلط تذكر بزاني there is something wrong in this in the way that I say it or there is something wrong you know there is a misunderstanding what is the reason look for it بكرر بدوي او غلط يجيشني كلخوتها هي be self-critical فرجع البصر شاهد بخشان الربا خوتا زوزو لبروي چونك لسرت اي فير بونتا يعني لكاتي فير بونتا بغلط فير بي براستي بيدان انا غلط يعني زو مشكله استمن هنا خوم هنا وشه هي كاتي خوي بغلط فيري بوم استش يعني باور كلام هويا ديزرت لقل ديزرت راستم كردو تصور كان يعني بيابانو تشي بيانن حلويات كبزانم لك شوى ستريسا كدابن لسر كلمة واني لبرو هوبا رخنا لخود بقرا جابو ام شوارشتا زو قرنقا بوي بطواني عضلاتي رخنا قرتن لخوتا تثبيت بكي بابي نسر دانا بدانا يعني يا كمان نوس لسنينا يعني جو قرتن باشنيا طبعا يكش ام قصيت عم بيلم ام قصير زو خوش هولو ما هنا كلماتي كرديت عم بكار بين بوي لنا خوت انا كامانه وكو تكنيك بيت انا لم بكاري بهن ان شاء الله هولم 5 دقيقه اخير جبو برساره كان تابرم هولم تلمودو توزع بسريع تبرم يا كم شد بتشاي مشتري فير ببا بتشاي مشتري يعني شي يعني بون منك جول لك قصيه كبد باشنيا مثلا كاسه قله يعني deceive كلمة deceive بكار يعني الله he deprived me of my liberty لحريتي خوم تحريمي كردم يعني منعي كردم باولين ام كلمة كنا بيستي يكسر نوتبوكا كروا he deprived me of my liberty ام كلمة كجول لنا بوا كنوسيت جارك باش مشتين سبيلينج كي جوان بنوسا باش اسلوبي كي جوان بنوسا لسر خد بنوسا دوي اوام قسكلك خوتا بي كروا بس أنا شلون تبيستوها خود بود دركه اگر غلط تيابه يعني چونك او دقيقه فريش جلبوها اگر نقطه دومه اگر ضليانا بوي جوجل اللي بردسها يكسب شو صار جوجل هر كلمه قال لبانا بنوسه مينينج يكسر اطواني دزبني بالساوندك بيطلع ديس مثلا انا بيطلع deprive of مثلا liberty تلفظكين كتلفظكين شو انا بو بيلا رو جاري كتير هم تربيشو بينا يعني براوردي كرو بوي كجول لبوا لبرو دائما جو قرتنت هولبا ورقريشي باشبا دواي اوا بينوسا بيكا با بيش سبينا لخوتا بدوبارة كرنويشي هين جا طبعا وي كم بيطلم للرجكا اقل لمدي صالكا للرجكا بانزابو بيست فريز هاورا يعني يكشتان بيطلم بحياتي كلمة بتنيا منوسن
مانوسە deprive لەبەری مەکە deprive بەتەنیا چکە تۆ بەتەنیا قسە ناکەی وشە قەت وشە و بیستۆ مەسەڵەن بڵێم سێو بەتەنیا ناڵم سێو ئەڵم سێو خۆشە سێوی باش وانە پێش و دوای هەیە کەلیماتیش لە ئینگلیزیە بۆکو phrase لەبەریکەن مەڵێ deprive لایانی کەم deprive of لەبەرکەن مثلا لایانی کەم بڵێ مثلا I went from Soleimani to Erbil مەڵێ went تەنها لەبەر مەکە بڵێ I went from هەردووشی لەبەرکە یعنی I went to بۆ نمونە پێکەوە لەبەریکە بە phrase چکە بۆ عادەتەن کە دووشت لەبەرەکەی دانیشان یارمەتی تێدا دانەگی تریانشە بیر بێنێتەوە چا طبعا کە تۆ دوو phrase لەبەر کرد ئەی نووسیت ئەی لەیتەوە پێشتر گوێت لێ بووە چەند جارێک کتێرێکی ئێمە لێرە دووبارە بوونەوە ڕوویاوە بە دووبارە بوونەوەش إن في الإعادة إفادة والتوكيد حفظش متينەکات پتەوەکات لەبەرەوە ئەوە زۆر گرنگە بەڵام کە ئەم کاتی کە لەبەریەکی ئەم فرەیزە لەبەرەکەی ئەممان بەغەڵت لەبەری مەکە مەڵێ ئەوە چی هاوەی شاسەڕە بلوحیدە و ماوەی پێش و کردیان بە فەرتەنەلەی ئەوت ئیمەیج وەبزانم شتێکی وایەوت خۆی ئیمەجە با بڵێن وەکو ئیمەج لەبەریکە مثلا بڵێ writing مثلا بڵێ letter جوان لەبەریکە اینجا شەرمیش مەکە لەوەی دەمت بکەیتەوە ئاساییە ئێستا بۆ نمونە سەری میسرەکان کە بۆچی قسەیان زۆر باش بۆیێت چەناگەن چاگەکەنەوە ده حاجة تانية خالص you know they open their mouth دەمیانەکەنەوە لەبەرەوە هەتا ئەوکوونێ وریابی لە کاتی فێربوونەکەیە جوانتر تەسبیدیکەی بەڕاستی تەسبیدی بکەی لایانی کەم تۆ بەغەڵەت وەرە نەگرتووە ئەگەریش بیرێکێتەوە دوایی جارێکی تر بیستەوە لە شوێنێکی ترا بیستەوە وردەوەدە تەسبی دەبێت ئەوە زۆر گرنگە هەوڵ بە گوێ لە گۆرانی بگرە ڕۆژی لایانی کەم یەک گۆرانی ئینگلیزی گوێ لە بگرە هەرچەندە من ئێستا ئەمە خۆم نایکەم بەڵام بە تەمام دەست پێ بکەم ئینشەڵڵا کە شتێکی گرنگە بەڵام لیرکسەکەی کەلیماتی گۆرانیەکە چی بکە دەربێنە پێش ئەوە جوان بیان خوێنەرەوە اینجا سەری گۆرانەکە بکە ئەو ڕۆژە 5-6 جارێک گوێ لێ بگرە ڕۆژی دوایەوە ئەو گۆرانی دوێنێ گوێ لێگرە گۆرانێکی تازەشی بخەرە سەر لە کۆتایی هەفتەکە تۆ سەری حەو گۆرانی خۆشت گوێ لێ گرتووە ئیتر پرسیارم لێ مەکە بڵێ کام گۆرانی پرسیارم لێ مەکە کام شتە بخوێنمەوە چونکە ئەو هەموو یوتیوب فول لەم شتانە ئەوی من پێت دەڵێم تەکنیکە باش نییە ژانەکەم سەیری بۆ گوێگرتن سەیری چیش بکە سەیری کارتۆن بکە ئەنیم بکە فیلم ئەمانە هەمووی زۆر گرنگن سەیریان بکە مەسەڵەن سەیری فیلمێکەکەی اینجا یەک شتیشان پێ بڵێم هاوڕێیان کە گوێ ئەگرن جاری وایە تۆ ئەچی دائیمەن هەوڵیت ئەو شتێک کە نایزانی فێری ببی نە سەرەتا کە ئەتەوێ فێری ببی ئەو شتەی کە بۆ دەرەگەیاڵی وەڵای خۆ لەو قسێ تێگەشتم ئەو شتێک کە فێری بووی لەو دەقەیە وا هەستەکە لی تێگەشتووی ئەوەیان بنووسەرەوە ئەوەی کە ئەیزانی جارە تەسبیتی بکە دوای زۆر ئاسانتر دەتوانی ئەوەی کە نایزانی هەنگاوێک بچیتە پێ اینجا هەڵیش بن ئەگەر ڕۆژانە بۆ نمونە 20 فرەیزتان لەبەر کرد 15 فرەیزتان لەبەر کرد لەو 15 فرەیزە زیاتر لەبەر مەکە و ڕۆژە باش نییە بەس چی هەموو ڕۆژێک بیکە هەموو ڕۆژێک 15 فرەیز لایانی کەم طبعا هاوڕێن کاتی خۆی مستەشقەکان هاوانی کە لە غەربەوە هاتوون و دیراسەی ئێمەیان کردووە طبعا پێویستی ئەکرد مەسەڵەن ئێستا ئەم کتێبی کە پیشانەمە ئێدمۆنس نووسویەتی ئێدمۆنس ئەم کتێبە لە 1990 هاتۆتە کوردستان و عێراق باش نییە لەسەر ئێمە نووسویەتی کوردیشی فولی زانیوە شعری شێخ ڕەزای تیاتر زەمە کردو بۆ نمونە لەو کاتێکە هاتۆتە ئێرە ئەم کوردی فولە بەچی فێر بووە ئەم قاعیدەش زۆر گرنگە ئەڵێ بەری بکەوە بەر ئەو زمانە بکەوە لە ڕۆژێکە پێتەڵەمە لە ئاخیری شاتی کراریەکەم و ئینشاءڵڵا بیرم نەچێت لە ڕۆژێکە لایانی کەم ئەبێت تۆ 3 سەعات بەر ئینگلیزی بکەوی تر خوێندنەوەی گوێگرتنە ئەمانەش وەکو پێم وتی گوێگرتنەرەوە نییە وەکو تۆ ئێستا گوێ لە مەسەڵەن ڕووداوەگری ئاوە بە پاسیڤی گوێ لەگری نە دا ئەنیشی بە وریاییەوە تێگەم جوان ئاوا تەرکیز بکەرە سەر چکە تۆ لە مەرحەلەی فێربوونێ ئەسا وردەوردە سەری یەکەم وەکو پێم وتن هەوڵ بن بە سیستەماتیکی بیکەن ماچۆ ئەمڕۆ 5 ساعت 10 ساعت خەریکی ببیانی هیچ نەکەیت نە هەموو ڕۆژە 3 ساعت بەر ئینگلیزی بکەوە ئەمە بکە بە قاعیدە وەڵڵای پێتان ئەڵێم ئەم قسانەی من هەمووی کۆکەرەوە لەگەڵ ئەم شتەیە هەموو ڕۆژە 3 ساعت بەر ئینگلیزی کەوە بەم شێوە چالاکە باش نییە ڕۆژی 15 فرەیز لەبەرکە
لە کۆتایی هەفتەکە هەموو 15 فریزانەی کە ڕۆژانە لەبەر کردو مراجعەی شام کەرەوە بە تەلەفوز بی لێرەوە بە خۆت باش نییە لە کۆتایی ساڵەکە تۆ لە مەرحەلێکی زۆر بەرزترای دڵنیاتەکەمەوە بەڵام کەڵم بەر ئینگلیزی بکەوە ماچۆ بە سەیری فیلم کە و هیچ نەخوێنیتەوە باش نییە ئەوە زۆر گرنگە اینجا پۆدکاسیش بۆ گوێگرتن زۆر گرنگە هەنێک شتی ئامیشتان پێڵەم ئێستا پۆدکاست طبعاً بەرنامەی دڵنجیە ئەوە کاتی خۆشی بزانم شتێکم باس کرد بەڵام ئێستا من پۆدکاست ڕۆژانە گوێ دەکەم ڕۆژانە لایەنێکم نیو ساعت گوێم لە پۆدکاست دەکەم هەموو ڕۆژێک هەوڵ بە کە گوێ ئەگریت بە چاو سەیری ئەو کەسە بکە کە قسەت بۆ ئەکا باش نییە مەچۆر ئاوا بکە بەتایبەت ئەگەر فیلم بێ یان مەسەڵەن شتێک بێ بە چاو سەیری بکە ئەوە زۆر گرنگە ئەمانە بە سەرەی پێتەڵام کشتم زۆر ماوە هەوڵ بە تەرکیزت هەبێ بەڵام مرتاحیش بە interesting هەمەزەیەکی قسەت بۆ ئەکا تەرکیزە بەڵام مرتاح بە مەشتۆژێ بەڵام تەرکیزت هەبێ بخیاڵە بالای شتی تر نەبێ کە کاتێکە کەسی بەرامبەرە قسەت بۆ ئەکا هەوڵە بیکە بە وێنە لە مێشکی خۆتە مەسەلەن ئێستا من پێتەڵێم I have a phone call after this live دوای ئەم لايڤە من ئینێکی تەلەفۆنیم لەگەڵایە میتینێکی تەلەفۆنیم هەیە یەکسەرەوە بێنە لە مێشکی خۆت کە من هەمەفاتی دوایم لايڤەکە دایخست تەلەفۆنەکەی کرێ بەدەستی و قسە ئەکا ئەم سوورەی لە مێشکی خۆتا دروستکە سوورە زۆر گرنگە چکە سوورە دیوەکەی تری زمانە تا ڕادێکی زۆر هەوڵیش بە کە هیچ قسەت بۆ ئەکا قەتعی مەکە گوێ بگرە تا ئەخیر باش نییە هەوڵیش بە کە گوێی بۆ ئەگری چی بکە تەویل مەکە مەچۆ لە مێشکی خۆتا تەحلیل بکەی لە سەرەتایە پێتەڵێم بەتایبەت هەوڵ بزانە ئەو کەسە ئەوێ بڵێ چی لەوە تێبگە نەک ئەوەی کە خۆ دەتەوێت چی وەرگری ئەوە زۆر گرنگەوەش هەوڵیش بە ئۆکێ اینجا هەوڵیش بە ئەم قسێش زۆر مهمە ئەگەر بتوانن وردە عەزەڵات بۆ ئەم شتە دروستکەن کە کەسی بەرامبەر قسە ئەکات بە ئینگلیزی یاخود سەیرێکی لە فیلمێکایەت و ئەجوڵێت هەوڵ بە هەستی ئەو کەسەش ئاگات لێی بێ بزانە چه هەستێکی هەیە For God's sake do not talk to me like that ئەمە کە من ئاوا قسە ئەکەم ئەو یعنی من I'm angry من تووڕەم For God's sake please do not talk like that to me ئەمە یعنی چی هەست بە هەستەکە مەکەن کە لە چه هەستێک ئاگۆڕم I really love you all I love humanity ئەوە چۆن قسانە لە خۆم بکەم بەڵام مەبەستمە هەستەکەی ئەمە جۆرێک ئەم قسەیکە ئیکەم جۆرێک هەستی لەگەڵایە ئەم هەستەش هەست پێ بکەن perfect ئۆکێ با ئەمە بۆ گوێگرتن با بەس بێ بچینە سەر reading الله أكبر ولله الحمد reading is very important أمتي اقرأ أو كأخي النوى اقرأ باسم ربك الأكرم أخي النوى تكات عن ماوران يعني أمر باور كان يك ارتيكل مخوندتو نزيكي تشلو 5 دقيقة بيس شوها ارتيكل كي ترم مخوندتو إلى سر CIA أجنك هيش إلى قيمة منونية بس الله هو حزم لي كرت دسم كرب أخي النوى طبعا يشكم بيني كاتي خوي پێم خوێنەرێکی زۆ باش وتم چی خوێنیتەوە وتی کاغەزی گڵۆبڕۆژەش بێتە بەردەستمەی خوێنمەوە ئەتر ئەوتان بەس بێ باش نییە بخوێنەوە تکاتان لێ یەکەم بە قورئان یعنی زۆر گرنگە خوێنەوە زۆر ریدینگ خوێندنەوە مەرحەلەیەک لە چالاکی زیاترە لە گوێگرتن چکە گوێگرتن تۆ بەس گوێت لێ بێ وانە بەڵام لە ریدینە تۆ خۆت لە ناوێ ناکرێ بۆستی تو ئەرئاو گوێ لێ بێ وانە ئەبێ بخوێنیتەوە زۆر گرنگە ریدینگ مێشکت بە تەواتی ئیشەکات هەوڵ بە کە ئەخوێنیتەوە تەماشای چی بکە کەلیمات phrase لەگەڵ sentences بزانە sentenceەکە سادەیە مەسەلەن ئێستا لە هێمینگوەیە بیرم یا دەڵێ The old man taught the boy how to fish and the boy loved him پیاوە پیرەکە
فێری کوڕەکەی کرد کە چۆن ماسی بگرێ کوڕەکەش لەبەر ئەوە ئەوی خۆشویست ناڵێ لەبەر ئەوە بەسەڵێ کوڕەکەش خۆشی ویست بەس دیارە ئاند لەویا مەمانەی ریزڵتیە کە ئەمە بۆتە دەرەنجامی ئەمە فێرکردن ئەبێتە دەرەنجامی خۆشەویستی باڵین یخۆ بە سەریحی ئەم قسەی نەکردووە بەڵام سێرێکی ئەمە ڕستێکی سادەیە زۆر جوانە بەڵام سێرێکی فکرێکی زۆر جوانی لە پشتە هێمنگوەی ئەو چی پێڵن هێمنگوەی عادەتی وایە کە زۆر بە سادە ئەنووسێ بەڵام شتی زۆر قوڵ و جوان شەرحەکات والحاصل مێشکم زۆر ڕاوە چییە کە ئەخوێنیتەوە هەوڵ بەسێری کەلیمات بکە مثلەن لەگەڵ فریزەکانە اینجا وەکو پێشم وتم بەغەڵەت مەخوێننەوە ئەگەر زانی داوتم سلف کریتیکال لە سەرەتا پێم وتم ڕەخنە لە خۆت بگرە ئەگەر زانی کەلیمەیەک زۆر لی دڵنیانی یەکسەر بچۆ لەسەر گوگڵ لێی بە ساوندەکەی گوێ لە بگرە اینجا بڕۆ سەری طبعا ئەمە لە خوێندنەوەی وشەیەکە بەڵام هەمان شت ڕاستە بۆ خوێندنەوەی زیاتر لە وشەیەک باش نییە طبعا ئەمەش زۆریەوێت ئێستا نازانم پشمە سەریان ناچ کەشتی ترم ماوە بابینە سەر ئەمە اینجا هەڵیش بە کە کەلیمەیەک لەبەرەکەی ئەو کەلیمەیە تەنها بە چەنەها شێوە ئەکرێ بەکاربێت وایە هەڵ بەبزان یەک تۆزکە مەسەن سەری یەکشی تر دیقەتی بەن هاوڕیان ئەم قسانە هەمووی کۆکەنەوە دوایی بۆ خۆتان زۆر گرنگە کە کەلیمات لەبەرەکەنیان فریز پێناسە ئینگلیزیەکەی بخوێنەرەوە نەک کوردیەکە کوردەکە دوای ئەوە بخوێنەرەوە یا بزانە بەمانەی چییە بەڵام لە سەرەتا یا بزانە ئینگلیز خۆی چۆن لەو کەلیمەی تێگەشتووە باشنی ئەمە زۆر گرنگە کەواتە پێناسەکەی خوێنیتەوە لە دوای ئەوەی کە پێناسەکەت خوێندەوە لە گوگل ترانسلیتە بە تایبەت لە ئاخیرەکەیە نزیکی 36 تاوەکو نەجاریە 50 ئەگزامپلی پروفێشنال بۆ تێنێ لەسەر ئەو کەلیمەیە بزانە ئەو کەلیمەیە بە چەند شێوازی جیاواز لەو ڕستانەیە بەکارهاتوە زۆرە پێ نەچێت ئەوە سکیمیکە بەسەر یا بڕۆچاوێکی پێ بخشێنە ئەوەش ئیسفادەی هەیە کە تۆ کەلیمەکە بە تەنها لەبەر ناکەی چەنەها ڕستەی جیاواز ئەوە بە شێوازێکی عام سەیریانەکەی وی بزانی لە شوێ بەکارهاتن کۆڵۆکیشنی پێڵێن پێش و دوای ئەو وشەیە کە تۆ بەتەمای لەبەریکی چۆنە ئۆکەی ئێستا بۆ نمونە تۆ کەلیمەی while ئێستا بۆ نمونە لەم ڕستەیاڵی while I was running I came across Ahmed لە کاتێکە لە هەمان کاتەکە من ڕامە کرد ئەحمەدم بینی باش نییە لێرای بەمانەی هەمانیت هاوتەریبی لە کاتێکە while ئەتوانی بەمانەی پێچەوانش بەکاری بێنی مەساڵی while you say you like her you never stood up for her هەرچەندە ئەبێ کەلیمەی while ئەبێ بە هەرچەندە لێرەیە لە کاتێکە لە کاتی یەکەمیانە بەمانەی هاوتەریبی هاتووە کاتە دوومانەی پێچەوانی actually یەکتریان وایە لەبەرەوە ئەگەر تۆس کە while فێر بوویت لە یەک لایەنیانەوە فێری بوویت ئەوە سنووردارتەکە لە فێربوونی ئەو کەلیمەیە و دوایی لە بەکارهێنانیشی کە ئەنووسیدیانە خوێنیتەوە قسەی پێەکەی دوایی ئەوە زۆر گرنگە هاوڕێن ئەم قسانە باوەڕم پێ بکەن بە وردی گوێ لە بگرن دوایی بچن خەریکی فێربوونی ئینگلیزی بن زۆر گرنگە زۆر ئیسفادەی لێکن انشاءالله اوكي حتى while بە verbi شاتووە بە nouniش anyway that's a different thing in reading لە خوێندنەوەیە pronunciation زۆر گرنگە حتى ئێستا بۆ نمونە کەلیمەی خەڵک ئەڵێ pronunciation pronunciation کەلیمەکە بە جوانی بخوێنەرەوە تکایە باش نییە بەغەڵەت مەیخوێنەرەوە اینجا make yourself heard با خۆت گوێ لێبێتەوە کە ئەخوێنیتەوە باش نییە یعنی read something ئێستا با بڵێن لێرە face to face with the person face to face with the person سەیرێکی یان لە کۆمەڵی شوێنە سترێسم دانا لە کۆمەڵی شوێنە وەستاوم وەقفێکی بەسیتە ئەچیتە سەر شتێکی تر ئەمە بەچی ئەتوانی ئەمەش دیڤلۆپکی گەشەی پێبی چیرۆکە ئەخوێنیتەوە ئەم چیرۆکانە ئۆدیۆیان هەیە بەتایبەت کلاسیکەکان ینی picture of Dorian Gray ئەمانە کە کاتی خۆیمان خوێندەوە کە سێری بکە ئەم چیرۆکە کە ئیخوێنیتەوە پێش ئەموو شتێک چی بکە گوێ بگرە لە پاراگرافەکە کەسێک بۆتە خوێنێتەوە باڵین کەسێک بۆتە خوێنێتەوە دوای کە بۆی خوێندیتەوە بە جوانی گوێ لێبوو سەیری شت کردەوە لە هەمان کاتە دوای ئەوە مەچۆرە سەر پاراگرافی داهاتووتر ئەو پاراگرافە خۆت جارێکی تر بیخوێنەرەوە کە ئەی خوێنیتەوە ئەگەر لە شوێنێکا شوبهەت بۆ دروست بوو لە غەڵەت خوێندنەوەکەی بڕۆ سەر ئۆدیۆ بووکەکەوەی کە بە دەنگ بۆتە خوێنێتەوە لەمایە چی گرنگە هاوڕێیان لەمایە ئاگایی بوون لە خۆت زۆر گرنگە
چکە تۆ لەوە ئەچێ تەلەفۆزی کەلیمەیەک بەڕاستی بکەی بەڵام تەلەفۆزی ڕستەکە بە جوانی ناکەی چکە ساوند دەنگ لە قسەکردنە تەنها لە وشەیە نییە لە بەرز و نزمی ڕستەکەشایە وانی ئەوە زۆر گرنگە. When I was in Kurdistan, I used to work for the Institute of Kashkul. Kashkul is a research center at the American University of Iraq Soleimani. I worked there as a translator. سيريكي هموي rhythmitiة. Oh, the other thing. بابا يا مساري إن شاء الله. أوش جرينجا. Okay, audio book أنا من باس كرد. هەچ کاتێکیش هەستت بە جیاوازیە کرد لەوەی کە گوێت لێ بۆ لە کاتی خوێندنەوەکەیە لەوەی کە تۆ ئەیکیت یەکسەر بۆستەتکایە هاوڕێن لە سەرەتاکەی قورسە بێ مانگی یەکەم دوومانی دوو بەڵام لە مانگی پێنجەمە ئەو غەڵەتانی سەرەتا هیچ ناکەیتەوە بەڵام غەڵەتەکانی سەرەتا لەسەری نەوەستای مانگی پێنجەمیش هەمان غەڵەتەکەیتەوە بۆستە لەسەری هاوڕێن یعنی شوية على كيف. اینجا سترس زۆ گرنگە وەسە کاتم کەم ماوە یعنی لە کوێ سترس دانی معنای شتەکە ئەگۆڕێ تەنانەت معنای ڕستەکە ئەگۆڕێ بە پێی ئەوەی کە تۆ لە کوێ سترسە خەیتە سەر شتەکان باش نییە؟ let me see. okay با بێنە سەر ئەمەی تریان دوای ئەوە چیە؟ speaking قسەکردن باش نییە؟ لە قسەکردن ئەسا مەجموعەیەکی زۆر نامیان بۆ ناردبووم لەسەرەوەی کە لە کاتی قسەکردنا موشکیلیان هەیە پێش هەموو شتێک ئەڵی لە کاتی موشکیلە لە کاتی موشکیلە قسەکردمان هەیە لە کاتی قسەکردنا موشکیلەمان هەیە ئاگاد لەوە بێ کە ئەکرێ لە شتەکانی تریشە موشکیلت هەبێ بەڵام نەتیجەکەی لێرا دیاریاوە تێگەن ئەو خاڵە زۆر گرنگە لە کاتی قسەکردنە هاوڕێیان تۆ تاوەکوێ تەبعەن سێلایەنەکەی ترت فەرامۆژ نەکردبێ لە کاتی قسەکردنا زیاتر یارمەتیت هەیە زۆر گرنگە چکە تۆ هەتا وەرگریشی باشبی باشتریش دەتوانی بهیتەوە حتا بۆیە وتەما یەکەم جاری گوێگرتن listening کە گوێگرتن باش بوو لەگەڵ یا خوێندنەوە لە خوێندنەوە چیشە بە سەڵتی بەرزە خوێنیتەوە تۆ لە کاتی سەڵ بەرز خوێندنەوەکەیە you're speaking in a way تۆ قسە ئەکەی وایە ئەم قسەکردنەش دیسانەوە یارمەتیت هەیە لەبەرەوە ئەوە گرنگە اینجا یەکشی تریش هاوڕێیان هەوڵبن گوێگریشی باش بە یعنی ئێستا بۆ نمونە من دیقەتمە حتا لە کوردیشە جاری وایە کە ئینسان قسەی زۆر کرد غەڵەتەکە وایە یان مەسەلەن هاش پرزە بیتوانە هەر وەکو کوردی تۆ ئەکرێ مەسەلەن ئەو کەسانەتان کە مشکلی قسەکردنیان هەیە بە زمانی ئینگلیزی لەوە چێ مشکلی قسەکردنیان هەبێ بە زمانی کوردیش هەنێجار لەبەرەوە جاری وا هەیە کێشەیەکی نەفسیە یعنی سایکۆلۆجیە کە لەو دەقایە بۆ دینە ئێستا بۆ نمونە من کاتی خۆی یەکەم جار کە بانم ما هەمووی ژانمە ئەلەرزی یاخۆ لە دوای ئەوە مەسەلەن دوای ئەوەی 5-6 جار 10 جار بانم ما مزگەوتی باوەگەورەم وەچێ 1000 جار بانم مابێ لە جاری سەیەم جارە زۆر ئاسایی بوویەوە بەرام ئێستا چوومەدە تورکیا چوومەدە بەردەم ئیمامە گوتم من نەمێ بام بم دەستم کردەوە گوێم و بانم ماوە باڵێ لە شوێنی تریش لە هەڵەبجە نازانم لە هەر شوێنێ چوون بانم ماوە بۆ لەبەرەوەی ئەعتیادیە کە تۆ جاری یەکەم یان چەند جاری یەکەم چەنەها جاری یەکەم ئەسڵەن تۆ غەڵەت بکەی وانە لەبەرەوە ئاسایی بێ بەلاتەوەی غەڵەتەکەی بەڵام درێژەدان بەم غەڵەتە بەوەی کە غەڵەت بکەی غەڵەتە بزانە کێشێکی ترە هەیە تۆ لەوە چێت دەمت باش نەکەیتەوە ها لەوە چ ئەم شتانەش بێت باوەڕکەن بزانە لە خوێندنەوە تا باش نیت لە گوێگرتن تا باش نیت وانە یعنی مشکلی ثقة بنفست هەیە پشتبەستن بە چوزانم پێڵم پشتبەستن بە خۆت و ئەوانەت هەیە بەڵام لە سپیکینە ئەم شتانە بە ئەگەلێ بە باش نییە هاوڕێیان زۆر یارمەتی دەرتان هەیە ئەوانە هەڵبە کە قسە ئەکەیت پەلەمەکە پێش هەموو شتێ باش نییە لەسەر هێواشی کەس بەدواتەوە نییە یەک دوو هەڵبە بیکە بە پارچەوە مەسەلەن my name is Mohammed Farrour ئەوە مەڵێ my name is Mohammed Fateh I am from Soleimani no be patient بەسەبر بە ئەوە گرنگە هەڵبە فێر بە چۆن ئینتەراکت بکەی یعنی لەگەڵ کەسی بەرامبەرتە کارلێک بکەی یعنی ئەش ئاڵە گۆڕ بکەنەوە گوێ بگرە قسە بکە خاڵی سێمیان
ئەوش زۆر گرنگە use your body language use your body language زۆر گرنگە ئێستا من کە قسەکەم لەگەڵ دەستم بەرداوامە جوڵێنم دەسەردا دیقەتی بن دەست ئەمانە زۆر گرنگن باش نییە دەست زۆر گرنگە یان خود مثلا جەسەد ئینگلیزیش دیقەتی بە کە تۆ گوێ لە ئینگلیزەگری مثلا سەری هەنێ کەسێ قسەکەم يعني مثلا دەست خاتە پشتیەوە مثلا لەم جەستەرەیە قسەی بۆیێت وانە لەوە ئەچێتۆ لە ئەگەر ئاوابی قسە بۆ نێت ئێوانێ لەو قەتەی ئەو بێ مەبەستم body language زۆر گرنگە کە بجوڵی لەگەڵیا جارجارە هەڵ بە گۆرانیش بڵێ لەبەر خۆتەوەقی چێگا گۆرانەیە کە لەبەرێکی بیڵێ ئەجا بەڕاستی ئازاژ بە ترسە جاری وایە قسەت بۆ نایە مەش ترسە لە غەڵەت ئەمە قسانە زۆر کراوە بیریش بکەرەوە بە ئینگلیزی بە کوردی بیر مەکەرەوە هەندێک جار ئەگەر لە سەرەتاییت record yourself خۆت تەجیل بکە کە قسە ئەکەیت باش نییە ئەوەش گرنگە وەکو پێم وتی دەفتەری تێبینیەکان زۆر گرنگە هاوڕێیان زۆر دەفتەری تێبینیەکان بنووسە لەگەڵ هەموو فرێزێکی شاکە لەبەری ناکەی لە ژێریەوە ڕستەیەک بنووسە ئەوەش گرنگە هەوڵیش بە هاوڕێ بۆ خۆت بدۆزیتەوە هاوڕێک بدۆزەوە دڵنیام هەر یەکێک لە ئێوە چەند هاوڕێکی هەیە کە ئینگلیزی ئەزانن لیان نزیک بەرەوە هەوڵ بە ئینگلیزی تەکستینیان لەگەڵا بکە هەوڵ بە ئینگلیزی قسەیان لەگەڵا بکە حتا ئەسم جارێکە لەگەڵ خەڵکی تریشا قسە ئەەکەم جارێک بە ئینگلیزی مرتاحترم طبعا من ناڵم کوردی بەکارمێنەوەوانە بەڵام لایانی کەم کاتێکە فێریەبی لەگەڵ ئەو هاوڕێیەتە یان ئەو چەند هاوڕێیەتە بە ئینگلیزی قسە بکەم بە ئینگلیزی بۆ یەکتری بنووسن بە ئوسلوبێکی جوان بۆ یەکتری ڕاست بکەنەوە یەکتری مەشکێنن زۆر باشەکەن ئەمەش سپیکین بە حەزەکەم چمە سەر ئاخیر و یەک تۆز مەجالتان بەمە بۆ ڕایتین هاوڕێیان دیقەتم ماوە زۆر کەمێکتان هەیە کە خۆی خەریکی نووسین بکە نووسین زۆر گرنگە لە ئینگلیزیە چۆن ئەنووسی ئاوا قسە ئەەکەی باسی ئەوم نییە ستریت لانگوێجوانم نییە حتا ئەوانش تا ڕادێکی زۆر ئەگەر سلانگی لێ دەرچێ کە جاری وایە مەسەلەن شت قوتێنەوەوانە بەڵام ئینگلیز چۆن ئەنووسێ ئاوا قسەکە بلانی کەم لە ئاستێکی پرۆفێشناڵ ئەگەرەتەوە قسە بکەی پێویستەکە لە ئاستێکی پرۆفێشناڵە بتوانی بنووسی مەسەڵەن ئەگەر تۆ بچیتە دیبیتێکەوە بتوانی قسەی باش بکەی ئەبێ نووسەرێکی باش بی ئێستا بۆ منە بیرم لەوا کردەوە من مەسەڵەن سەری تێد تۆکە هەمووتان ئەزانن تێد تۆک چییە تێد تۆک هەموو ئەو قسە زەخمانی قسەکەرە زەخمانی لە عالەمە هەنیەنە سەر ستیجەکە و یعنی دۆزینەوەکانی خۆیان تەجربەکانی خۆیان باسەکەن و مولەخەسەکەن لە 15 دقیقە 20 دقیقەیە ئەو قسانێکی ئیکەن دانە بەدانی وشەکانیان نووسیوەتەوە ینی ئەم کەسە خۆی نووسەرێکی باشە بۆی قسەکەرێکی باشە تەمرینی لەسەر کردووە ئەوە زۆر گرنگە ینی نووسین زیاد لە حد گرنگە چونکە نووسین چۆنەڵی مانیفێستۆی گرامەرە هەنێکتانە بینم ئەڵێن گرامەر هیچ تێی هەڵدا مهم نییە غەڵەتە ئەو قسەیە گرامەر زۆر گرنگە ئەگەرەتەیە تۆ من ناڵم با وەرە لە ئاستێکی عێرابی ئەگەر ئەو ئاستێکە تۆ ئەتەوێ هەدەفتە لێرا بێ نووسین زۆر گرنگە بە ئینگلیزی چکە نووسین واو لێ ئەکا بەر گرامەر بکەوی مەسەلەن ئێستا جاری وایە هەنێک شت پلوڕەڵە کە چی تۆ لەم لاوە ڤێربێکی سینگڵەرە بۆ بەکارهێناوە وانە لە کاتی قسەکردنام غەڵەتاناکەی بەڵام لە کاتی نووسینە کە غەڵەتەکەت کرد ناردت بۆ ڕەفیقەکەت ئایا شتێکێکم بۆ بکە یەکسەر ئەڵێ هەم غەڵەتانت هەیە یەکسەر ئەڵێ والله this is plural I should have not used this singular verb وانە لەبەرەوە نووسین زۆر گرنگە هاوڕێن هەڵبن ڕۆژانەکە کە پەرەگرافێک لانی کەم بە ئینگلیزی بنووسن با غەڵەتیش بێ ئەو شتێکە نووسیتە ئەو پەرەگرافە بینێرە بە هاوڕێیەکت بڵێ ئادی بەسەری بچۆرەوە و هاوڕێکت بۆ توی بنێرێتەوە بە چالاکانە لەسەر ئەم پەرەگرافە ئیش بکەن یاخود دوایەوەی کە هەڵەکانە ڕاست کردەوە هەڵبە بتوانی ئەو پەرەگرافێکی نووسیتەوە جوانتری بکەی بیخیتە ئاستێکی ترەوە وانە ئەوەش زۆر گرنگە طبعا پانکچویشن و خۆتان فێری بن من ناڵم ئەمانی من باسێکم تەکنیکن باش نییە مەڵێت چۆن بڕۆ خەریشی بە لە سەرەتایە ئەگەر هیچیش نازانی کۆرسێک ببینە لایانی کەم هەنێ تەنس بزانە ڕابردوو کە ئەتێ تعبیر لە ڕابردووکەی چەند نەوە فعل و فێر بۆ شتانەمان هەیە تەنسمان هەیەیان ئێستایان داهاتوو ئەمانە گرنگن لە دوای ئەمە بەخوا پێویستە بە حتا لەسەر
لەسەر ئاسی شخصی خۆت فێر بکەی لەگەڵ ڕەفیق و برادەرە 1000 کۆرسی ترێنێ باوەڕکەن لەسەرەتایە دوایی کە هاتیتە ئاستێکەوە ئەتوانی هەنێک کۆرسی پرۆفشنال وەرگری لەسەر نووسین لەسەر قسەکردن و ئەمانە و بابەتێکی ترە بەڵام زۆر گرنگە سەلف تات بی خۆت فێر بکەی اعتیماد کە لەسەر خۆت زۆر گرنگە هاوڕێیان اینجا گرامەر بۆچی گرنگە حەزم گرۆ قسە بکەم لەبەرەوەی تاوەکوێ بە غەڵەت فێر نەبی گرامەر ڕاست دەکاتەوە ئێستا من کوردی دیقەتم ماوە زۆر کات کە ئەنووسم بە کوردی لە یەک دنیا شت دڵنیانیم باوەڕەکە ناوڕێن لە پۆلی شەشە 99 هێنا لە کوردیە لە ڕقی مامۆستا وتی محەممەد مامۆستای کوردەکەم وتی حەمە بە لا ئیلاهە ئیلا الله لە هەفتا زیاتر نایانی وتم وڵی شەر بێ خەمە دەوری دووەم قسمە دەوری دووەم مامۆستایەکەم کرد یعنی نزیکی 2-3 هەفتە بەس خەریکی کوردی بووم 99 لە سەدم هێنا لە شەشە ئێستا هیچم بیر نەماوە چونکە بە زۆر ئەو کاتە بەس بۆ ئیمتیحانەکە کردم یان مەسەلەن شتێکی کەمم بیرماوە مەبەستم گرامەر زۆر گرنگە فێربوونی قەواعید چونکە ڕاست دەکاتەوە بەر غەڵەتەکانی خۆتەکەوی بە بەردەوامی اینجا واشە لێەکە بە غەڵەت فێر نەبی بە کورتەکەی هاوڕێیان ڕۆژی 3 ساعت بەر ئینگلیزی بکەوە ئەمە بۆت مولەخەسەکەم و 3 ساعت بەر ئینگلیزی بکەوە لایەنی کەم 3 ساعت بۆ بە بەردەوامیش هەموو ڕۆژێک هاوڕێیان تکاتان لێ یەکەم بە قورئان خۆشمێن بۆی ئەم قسانەکەم هەموو ڕۆژێک 3 ساعت بەر ئینگلیزی بکەوە دوای ئەوە بە سەبر بە کاتی بۆ تەرخان بکە و بە تەرکیزیشەوە بیکە زانیت تەرکیزە تۆزە ڕۆژ تۆ هەستە سەر پێ تۆزە بگەرە وەرەوە سەری بەس کاتەکە دانێ 3 ساعت کەمتر لەسەری مەبە باش نییە اینجا لە هەموو ئەمانە گرنگتر تەمرین هەموو ئەمەی باسم کرد هەر هەموو ئەمە چەندێک دووبارەی بکەیتەوە چەندێک بەردەوام بی لەسەری چەندێک تەمرین بکەی کەمە حتا تەمرینی زیاتر بکەی هەتا مقەلیدێکی باش بی لاساییکەرەوەیکی باش بی لەسەرەتایە تۆ هەنگایەک نزیکتری بۆ باشترکردنی ئەو زمانت ئۆکەی ئێستا کۆمنتەکانەکەمەوە ئەگەر پرسیارتان هەبوو لە خزمەتانم یانە قسەی ترم پێ ئەگەر بەشکم لە کاتی ئۆکەی باسی بکەین هاوڕێیان هیوادارم سوودتان لە بینی بێ بەڵام تکاتان لە یەکەم یعنی خەریکی ببن ئینگلیزی زۆر گرنگە باوەڕم پێ بکەن زۆر کات کە پێویستان بە خەڵکی ترە بێ هی ئەوەی ئینگلیزی نازانن ئەژینا ئینگلیزی بزانن پێویستە بە کەس نابێ ئەچیتە سەر ئینتەرنێت ئەزانی چۆن گوگڵ بکەی هەین لەم ڕۆژانەیە هیوا بۆ پرسیاری لێ کردوم وتێتی فلانە کەلیمە چییە ئێپا بۆ بە منەڵی بڕۆ یعنی ئەوە گوگڵت هەیە گوگڵ چی لەوە مهمترە وایە لەبەرەوە ئینگلیزی زانینە خاتە سەر بۆ سوال نووسینی ئەگەر پرسیارتان هەیە هاوڕێیان لە خزمەتان ڕاستەکە نووسین زۆر گرنگە ینی ئەگەر تا ئەسە نەتنووسیوە تکاتان لە یەکەم هەوڵبن دەست بکەن بە نووسین و ئەو هاوڕێشتان کە یان ئەو چەند هاوڕێی کە هەتانە هەوڵبن لەگەڵ یانە تەمرین بکەن یارمەتی یەکتری بدەن نانە من زوو بیرمەچێ و تااقەتم نییە و ئەمانە ئەوەی کێشەی سایکۆلۆژیە من ناتوانم هیچ پێ بڵم ئەبێ بەردەوام بیکەیت هاوڕێن هیممەتان بەرز بێ بۆ خاتی خوات کەم خەریکیشتی تافێ بن یعنی تاوادانێ بڵم کە من 1 ساعتی ڕێک خەریکی گوێگرتن نەبم لەم بەرنامەیە بۆن من 1 ساعتی ڕێک خەریکی خوێنەوەی ئەم چیرۆکە ئەبم ئەوە زۆر گرنگە باش نییە هەوڵێم وڵای سیڤیکەم بەس جاری وایە سیڤ نابێ نازانم بۆچی ئینشاءالله هەوڵێم سیڤیکەم واللهی باسی تورکی من ناتوانم باسی بکەم ڕاستەکەی ئێستا سقم بەخۆم هەیە کە هەنێک شت لەسەر ئینگلیزی بەڵام تورکی وڵی هەر ئەوەیە ینی بە بۆکو بیرکردنەوە بیرم لێ نەکردوێتەوە هەر خۆم جێوی پێوەرەگرم و فلەی فێرەوەم واللهی هاوڕێیان سەریکە من پێتان ئەڵێم ئەمەی کە ئێستا پێتان ئەڵێم بۆ یەک دانە ساڵی ڕێک بیکەن بە بەردەوامی ڕۆژی 3 ساعت ئەم پرسیارانەی کە ئیکەن نایکەنەوە بەشێکی زۆری پێویست ناکات جواب دەبەمەوە حەزەکەم خۆت جوابی خۆت بیتەوە ئەڵێ چی لێرە
إن شاء الله هولي خۆتان بخەنە گەر زۆر باشەکەن. Sometimes when I read a sentence I can't understand every single word. هسه لو نسيت every single words كألي every single يعني بس ليك داني every single word but still don't understand the real meaning of the sentence. آخر بوي چی زۆر گرنگە هاوڕێیان ئەو پرسیارێکی جوانە یعنی کە تۆ کەلیمەیەکە خوێنیتەوە با بڵێن لە کەلیمە بە کەلیمە شتەکان تێگەی بەڵام لە کۆنتێکستەکە تێنەگەی زانی وەی چییە؟ هی ئەوەیە کە تۆ تەنها خەریکی خوێندنەوە بووی گوێکردنت زۆر باش نەبووە یاخود سیرکردنت باش نەبووە سکۆی لاقی بە چیەوەیە ئەو هەستەوە هەیە کە لەگەڵ یایەتی شێوازی دەربڕینەکەیە ئێستا بۆ نمونە با بڵێن ئەم ڕستەیە ئەگەر لێرە هەبێ یەک دەقە بۆم دانابوون مەسەڵەن ئەم ڕستەیە کە من ئەڵێم I didn't say he stole the money ئەگەر وا بیڵم جەختم کردوتەوە لەسەر کەلیمەی ئای من کۆشتی واموتووە کە فلانە کەس پارەکەی دزیوە بەڵام ئەگەر ئەم ئایە سترێسەکەی بخەمە سەر بۆ نمونە با بڵین بڵێم I didn't say he stole the money من نەموتووە ئەو پارەکەی دزیوە یعنی چی؟ لێرەیە ئەوەی کە گرنگە ئەوەی کە ئەو نەیدزیوە گرێ کەسێکی تر دزی بێتی وایە؟ سەرێکی لێرە بە پی تەنانەت شێوازی سترێس خستنە سەرەکەی لەبەرەوە ریدین تەنها تێگەشتن نییە تەلەفوزەکەشە لەگەڵیا ئەبێ هەردووشی هاوتەری بن اینجا تۆ ئۆتوانی باشتری وەڵای هاوڕێیان زۆر شتان نووسیوە ئەگەر ئەتوانیت ناوی چەند پۆدکاستێکی باشمان پێ بڵێ وەڵای The Daily سیر بکەن مەجموعە پۆدکاست ئێستا دوای ئەمەی کە لایفەکە هەڵدەین بیخەمە ستۆریەکانمەوە هەر هەموو ئەو شەوانێکی سەیریانەکەم ئەتوانن ئیسفادەیان لێ بکەن اینجا هەوڵیش بن گوێ لە ئینگلیز بگرن یعنی ئینگلیز خۆی زۆر گرنگە چکە تۆ ئەوە زمانی خۆیانە تۆ ناکرێ ها مەسەڵەن لە خەڵکی ترەوە زۆر فێر بی can you I will inshallah try to save it the phrase ما بەستم لەوەیە کە تۆ زیاد لە یەک وشە لەبەر بکە ئیتر ئایا ها پرۆپۆزیشنەکەی دوای ئەوە ینی ئەو حرفی جاڕەکانی پێش و دوایی لەگەڵ ئەوەیە لەبەری بکە بە تەنها کەلیمەکە لەبەر مەکە مەسەڵەن کە ئەڵێی deprive کەلیمەی deprive of لەبەرکە لەگەڵ ofە سەعادەتەن کە تۆڵی کەلیمە deprive جارێ ئەمە from بەکارێنی نا غەڵەتە deprive of چونکە ئینگلیز خۆی وا بەکارێنی سەری کە قاموست کرد ئەو پێش و دووەکانی سیر بکە نەک ڕستەکە هەمووی بەڵام کە لەبەر یەکەیت فریزەکە کەلیمەکە بە تەنیا لەبەر مەکە یەک کەلیمە دوای ئەوە یاخود یەک شتی دوای ئەوەش لەگەڵ یا لەبەر بکە یەک حرفی دوای ئەوەش هاوڕێیان دوو دەقەمەوە هیوادارم سوودتان لە بینی بێ ئەگەر توانیتان بەشداری پێ بکەن یعنی ئەم شێری بکەن لەگەڵ خەڵکی ترا تاوەکو ئیسفادی لێ بکەن چونکە باوەڕکەن هاوڕێیان ئینگلیزی دەرگایشی زۆر عەجیبتانە بۆ خاتە سەر پشت زۆر یارمەتیتانەیە زۆربەی ئەو پرسیارانێکی ئێستا ئیکەن لە دەرباری زۆر شت بە ئینگلیزی وەڵامەکەی هەیە چونکە سەرچاوی زۆر زەخمیان هەیە یعنی بە کوردی هیچ نییە هیچ تافێری ببی ئەسڵەن بەشێکی غەڵەت بیرکردنەوەی ئێمە لە کورسان ئەوە ئێمە بەس بە کوردی بیرەکەینەوە کە بە کوردی بیرەکەیتەوە یەک کابرا مەسەڵەن لە گەڕەکەکەی خۆیان چەقیوە ئێوانە کە تۆی ژێ لەم کەسە ئەگریت و قسەی ئەوە کەیت و ئەسڵەن کە هی تەنانەت دەسەکەی بە قسەکردن لەگەڵیا تۆ سنووردار بووی یەکسەر بەڵام ئینگلیزی سەرچاوی زۆریانە سێری تاک بکەن ینی شوێنێکی زۆر گرنگە چەنەها چۆنڵی شتی تری وەکو ئەو تاک هەیە کراش کۆرس و نازانم لە بوارەکانی خۆتانە بخوێنەوە بەڵام چیرۆک خوێنەوە زۆر گرنگە لە سەرەتا ئەگەر لە سەرەتایان هەڵبەن چیرۆک بخوێنەوە بەڵام سەبرتان هەبێ و لاساییکەرەوەیشی باش بن اینجا ڕەخنەش لە خۆتان بگرن خۆتان بە دنیا مەزان ئێستا من خۆم کە ئەم قسانە ئەەکەم یەک دنیا ڕەخنەم لە خۆم هەیە جارجارە هەموو ڕۆژێک من شتی تازە فێرەم لەوەی کە وانەکەم و وا بکەم ئینشاءالله سەرکەوتوو بن و هیوام باشی و چاکی و چوونە سەر پێی خۆتانە ئینشاءالله هەر بمێنن شەوتان شاد بێت و هەر سەلامەت بن